ئەمڕۆ دەستکرا بە وەرگرتنی گەنم لە سایلۆکانی کەرکووک و وابڕیارە ڕۆژانە بڕی 14,000 تەن گەنم لە جوتیاران وەربگیرێ. بەڕێوەبەری سایلۆی کەرکووک دەڵێت ئاسانکاری کراوە بۆ ئەم ساڵ بتوانن باشتر لە ڕابردوو گەنم لە جوتیاران وەربگرن. ئەمڕۆ دەستمان پێکردەوە بۆ گەنم وەرگرتن بۆ مەسووبی تەسویقی 2026. ئەمجا ئێمە بۆ حازربوونەوەی 4 مەوقعمانەیە هەر 4مان حازر کردوێتەوە کە تاقەی خەزنی کەوا بڵێن هەیئە الئولە بۆ ڕیاض، هەیئەی دووەم بۆ مەرکەز تەسویقی حەویجە لەگەڵ فەرع کەرکووک لەگەڵ تازە. 4 مەوقعمان هەر چواری حازرە بەردەوامە ئامادەیە بۆ جوتیارانی کەرکووک بە شێوەیەکی عام بێنەوە سەر حەزی مسبەقی ئەلکترۆنی. ئەمەش ئاسانکاریەکە بۆ برادرانمان بۆ جوتیاران کەوا هەموو کەسێ حەقی هەیە کە جوتیارێکە هەموو ڕۆژ بۆی هەیە حجز بکە لە ماڵەوە دانیشتۆ وەکو عینەن موحەدە چۆن هەوێ دەرەکەی بەرنمەیەەکە. ئەمیش بەرنمەیەکە دروست کراوە لە بەغا بۆ خزمەتی شارەوانی خۆمان بۆ خزمەتی جوتیارانی خۆمان لە کەرکووک. بەپێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ ئەم ساڵ بۆ 1 تەن گەنمی دەرەوەی پلان وەرگرتنی دانەوێڵە 500,000 دینار دیاری کراوە. ئەمەش جوتیارانی کوردی لە کەرکووک نیگەران کردووە. لیژنەی کشتتوکاڵی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ئاماژە بە چارەسەری بربەستەکانی بەردەم جوتیاران دەکات. کێشەی ئەوەی کە دوو نرخی جیاواز دیاری کراوە بۆ ئەم ساڵ بۆ ناوەی پیلان و دارەوەی پیلان تا ئێستا یەکلانە بووەتەوە. بەڵام بە پێ زانیاریەکانی من ئەمڕۆ مەجلیسی اقتصادی عێراقی تاوتوێی ئەو بابەتاکەن ئەگەری زۆر هەیە کە نرخەکە هاوتا بکرێ بۆ ناوەی پیلان و دەرەوەی پیلان بۆ ئەوەی جوتیارانی کەرکووک کە سەرجەم ئەو ناوچانەی کە کێشە لەسەرن هەمویان لە دەرەوە پیلانن. بۆیە لێرەوە داواکاریمان لە نوێنەرانی کورد لە سەرۆک کۆمار لە وەزیرانی کورد هەوڵی تەواوی خۆیان بدەن لە کۆبنەوەکەی ئەمڕۆی مەجلیسی اقتصادی کە ئەو غەدرەی کە لە جوتیارانی ناوچە کێشە لەسەرەکان کراوە نەیهێڵن، ئەویش بە یەکخستنی نرخ لە نێوان دەرەوەی پیلان و ناوەی پیلان. یەکێک لە کێشەکانی جوتیارانەوە بوو کە جوتیارێک سارێکی حجزە کرد ئەبایە ئەو ڕۆژە بۆ نمونە ئەمڕۆیەکی شەشە حوتی 6 حجزی کردووە با ئەو سیارێت تا حوتی 6 گەنمی بۆ کەس بار نەکرا بۆ جوتیارە باری کردوایە. بەڵام ئێستا بڕیارێکیدا ئێمە دوایەوەی کە قسەمان لەگەڵی کرد و تاوتۆی مۆزوعەکانمان کرد ئەمە تەنها لە کەرکووکە جوتیارە توانێت لە ماوەی 7 ڕۆژە دوایەوەی کە ناوەکەی دەرەچێ حجزی ئەلکترۆنیەکە لە ماوەی 7 ڕۆژە توانێت گەنمەکەی تەسلیم کە و پێشتریش لەگەڵ سایەکە ڕێکەوەڵێ فلان ڕۆژ بۆ منی یعنی لە ماوەی 7 ڕۆژە ڕۆژێک ئەو ڕۆژە بۆ منی کە پێشترە با 1 ڕۆژ لەو ڕۆژە ئەبایە تەسلیمی کردا ئەگەر تەسلیمی نەکرا جارترە با حجزێکتر بکردایە. فەمە چارەسەری کێشەکانە زۆربەی کێشەی جوتیاران ئەمە بوو و بەنسبەت سعری دانەوەڵەش ئەمساڵ ئەوەی کە لە ناو پلانە بۆ 700,000 دەرەوەی پلان 500,000 هەمووی وەرەگیرێ بە قورسێک ئەوانەی دەرەوەی پلانە بە قورسێکە درێتە وەزارەتی تیجارە و کۆمپانیای بە بازارکردنی دانەوەڵە هەمووی وەرەگیرە. بڕیار وایە 4 سایلۆی کەرکووک گەنمی جوتیاران وەربگرن و جوتیاران لە ڕێگەی حجزی ئەلکترۆنی کات و ڕۆژی فرۆشتنی بەرووبوومەکانیان دیاری دەکرێت. پێشبینیش دەکرێت هاوشێوەی ساڵی ڕابردوو ئەم ساڵیش زیاتر لە 500 تەن گەنم لە جوتیاران وەربگیرێ. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.